لەبارەی نۆژەنکردنەوەی مۆزەخانەی هەولێر. بەڵێ دیارە مۆزەخانەی هەولێر یەکێکە لە مۆزەخانە دێرینەکانی ئەم شارەوە زۆرترین کەلەپوری تایبەت بە هەولێر و کوردستان لە مۆزەخانە هەیە و خەڵکانێکی زۆر ڕۆژانە سەردانی مۆزەخانە دەکەن. بەڕێوەبەرایەتیەکەیان تایبەت بە مۆزەخانەکەیان نۆژەنکردنەوەی بۆ بەشێک لە مۆزەخانەکە دەست پێ کردووە بەمبەستی زیاتر گرنگجیدان بە مۆزەخانەکە و ڕاکێشانی گەشتیاران بۆ مۆزەخانەی کلتوری هەولێر. لەسەر ئەمە گفتوگۆ لەگەڵ دکتۆر نادر ئەبابەکر بەڕێوەبەری مۆزەخانەی هەولێر دەکەین. کاک دکتۆرە و کاتت باش، کارەکانی نۆژەنکردنەوە چۆن بەڕێوە دەچێتن و ئاماستە لە نۆژەنکردنەوەی مۆزەخانەی هەولێر چێ؟ بەخێر بێن. ئێمە لە شاری هەولێر مۆزەخانەی ئەوەمان هەیە، شوێنەواریمان هەیە کە لە ساڵی 90ەوە افتتاح کراوترایتەوە کە لە پارچە شوێنەواری گەلێک زۆری هەیە، بەڵام شوێنەکان بڕێک بچووکن، قاعەکانی دوسێ قاعی هەیە و ئێمە لە بەرنامەکانی خۆمان پلانمان بۆ داڕێژکە هەم قاعەک زیاد بکەین کە لە ژوورەوە شوێنی پێشاندان زیاد بکەین و هەروەها چەند بەشێکی پێویست بۆ مۆزەخانە دەبی هەبی، وەکو مارکتینگ و کافتریا ئەوانش پێویستە دەبی هەبی لە مۆزەخانەی هەولێر نەمان بوو. بۆیە بڕیارماندا بە نۆژەنکردنەوەی ئەو چەند بەشە وەکو ئینترانسی چوونە ژوورەوەی و شوێنی پێشوازی بڕێک بچووک بوو، ئێستا شوێنی پێشوازیەکەی زۆر زۆر گەورە هەروەکو دەبینن و هەروەها پلانمان بۆ داڕشتە غورفەشی سیکۆریتی بۆ دروستین کە 24 ساعت تێدا پاسەوانی سیکۆریتی هەبی، وەی کە چاودێری باشتری مۆزەخانە بکە و لە پلانمانە بۆ داهاتوو لە بۆ پاش دوای نۆژەنکردنەوە ئێمە بیکەینە هەتەدانی ئێوارە شەبی ڕۆژەکانی شەممە و ئەوکومە پشووانە ڕۆژی هەینیش ئەگە پێمان بکرێ و هەندێک ئشکالەتی تەکنیکی ئەوانش چارەسەر بکرێن لە ڕووی ستافەوانە. ئێمە ئەو پلانەمان هەیە و جێبەجێ دەکەین. ئەوانەی سەردانی مۆزەخانەی هەولێر دەکەن زیاتر گەشتیارانن یان هاوڵاتیانن یا خوێندکارانی زانکۆ و خوێندنگاکانن؟ لە هەموو چینەکان تێدایە، مثلا لە قوتابیەکانی زانکۆ، پۆلەکانی خواردتریش بڵین لە سەرەتایەکان وانە لە هەموو قۆناغەکانی خوێندن قوتابی هاتووە بۆ مۆزەخانە و هەروەها هاوڵاتیش هاتووە، بیانیەکانی زۆر ڕوتە دەکەن، بەڵام نانم لەبەرەوەی بەس کاتی داوام کراوە بۆ پێشتر زۆر کەسیش هەیە، بەس دانی ئێواران لەوانەیە مەجای هەیە بێتە مۆزەخانە. بۆیە پێم وایە ڕێژەکە لە دوای نۆژەنکردنەوەوان زیاتر دەبی و دەمێت لێرەش باز بکەم کە یەکێک لە کارەکانی تری کە ئێستا لە بەرنامەی حکوومەتی هەرێمدایە بۆی ئێمە مۆزەخانەیەکی نیشتیمانیمان هەبی لێرە لە پارێزگای هەولێر، پلان بۆ ئەویش داڕێژراوە، دیزاینیشی تەواو بووە، جگەلەوە جاگیرە و ئەویش جێبەجێ بکرێ. شاری هەولێر شایەنی ئەوەیە لەبەرەوەی پایتەختی حکوومەتی هەرێمی کوردستانە، شایەنی ئەوەیە کە مۆزەخانەی زۆر پێشکەوتوو هەبی، یەک مۆزەخانەش نەبی، چەندی مۆزەخانەی بۆ دروست بکرێ، جۆرها مۆزەخانەی هەبی و پلانیش دانراوە، هەندێک کاری تریش کراوە کە لە داهاتوو تا لەوانە داهاتوویەکی نزیکدا دەکرێنەوە، مۆزەخانی تریش دەکرێنەوە و جێگای خوشحالیە ڕۆژ بە ڕۆژ زیاتر بڵێن پیتە بە ئەوەی شوێنەوار دەکرێت، ینی زیاتر خزمەتی دەکرێت و هاوڵاتیش زۆرتر ئێستا ئەوە بووە چاوی کراوەترە بۆ پاراستنی شوێنەوار، ئەوەش جێگای خۆشحالیە. دەستەکان خۆش، زۆر سپاس دەکەم، زۆر سپاس دەکەم، زۆر سپاس. بەڵێ دیارە مۆزەخانەی هەولێر یەکێکە لەو مۆزەخانەی کە ژمارێکی زۆر لە کەلوپەری گرانبەهای مێژووی تێدا هەیە و وەک بەڕێوەبەرەکەشی باسی لەوە کرد کە ژمارێکی زۆر لە خوێندکارانی زانکۆ لە خوێندنگاکان بۆ نزیکەوە ئاگاداربین لە کەلوپەلەکانی ناو مۆزەخانە سەردانی دەکەن. ئەمە جگەلەوەی ژمارەیەکی زۆر لە گەشتیارانیش ڕۆژانە سەردانی مۆزەخانەی هەولێر دەکەن و ئێستا کە بە شێوەیەکی مۆدێرن نۆژەن دەکرێتەوە، فراوان دەکرێتن، ئەمە دەبێتە پاڵپشتێکی زیاتر بۆ مۆزەخانە و زیاتر هاتنی گەشتیاران بۆ مۆزەخانەکە. بەڵێ ڕەنجە لە هەولێر، سپاس بۆ تۆ میوانەکە.